بەیاننامەی یەکێتی گشتی جوتیارانی کوردستان سەبارەت بە بارودۆخی جوتیاران لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان. جوتیارانی کوردستان بۆ ئەم ساڵی پڕباران ئومێدی زۆریان هەیە کە بەرهەمی کشتوکاڵیان باش بێت و پڕخێر بێت، بە تایبەتیش بەرهەمی گەنم کە مەزەندە دەکرێت بڕی ئەم بەرهەمە لە ملیۆنە تۆن زیاتر بێت. بەڵام بەداخەوە جوتیارانی کوردستان ڕوبەڕووی ستەم و غەدری گەورە بوونەتەوە، هەم لەلایەن حکوومەتی فیدرالی عێراق هەم لەلایەن تیرۆریستانەوە. لەلایەک تیرۆریستان کەوتونەتە سوتاندنی دەبڕ و دانی جوتیاران لە گوندەکانی مەخمور و دووبز و خانەقین و کەرکووک و سەرانەیان لەسەر جوتیاران و دەڕاستەکان داناوە، بەمەش جوتیارێکی زۆر زەرمەند دەبێت. لەلایەکی تریشەوە حکوومەتی فیدرال بە دوو ئاراستە بۆ یەک ئامانج کار دەکات کە زەرەر گەیاندنە بە کەرتی کشتوکاری کوردستان و بە جوتیارانی کوردستان. ئاراستەیەکیان ڕوبەڕوو نەبوونەوەی تیرۆریستانە و ڕێگەش نەدانە بەهێزی پێشمەرگە تا بەرگەری لە جوتیاران بکات. لە تەک ئەمەشدا حکوومەتی فیدرال ئاسانکاری تەواوەتی دەکات بۆ عەرەبە شۆڤینیە هاوردەکان تا غەدر بە جوتیارانی کوردستان بکەن لە ناوچەکانی مادەی 140 بۆ بەرهەمی دەبڕودانی جوتیاران بدزن و بسووتێنن بۆ گوندە کوردستانیەکان داگیر بکەن. لە زاری پارێزگاری سەپێنراوی کەرکووکیش جوتیاری ئەم گوندانە بە کوردانی ڕۆژهەڵات و خەرکی ناڕەسەنی ناوچەکە و عەرەبەکانیش بە خەرکی ڕەسەنی ناوچەکە دادەنێت. ئاراستەیەکی تری ڕێکارەکانی حکوومەتی فیدرال ڕاستەوخۆ دژ بە جوتیارانی هەرێمی کوردستان کە ئەویش بڕیاری وەرگرتنی تەنها 340,000 تەن گەنم لە جوتیارانە بۆ وەرزی ئەمساڵ کە دەکاتە ڕێژەی سەتاسی گەنمی مەزەندەکراو بۆ ئەمساڵ. هەروەها بەهۆی ڕێگری لە گواستنەوەی گەنم لە نێوان پارێزگاکاندا ئەو بڕەگەرمەی جوتیاران کە حکوومەتی فیدرال نایانکڕێتەوە دەبێتە زەرەر بۆ جوتیاران. ئەمە سەرباری خەرج-نەکردنی شارستە داراییەکان بۆ ساڵانی 2014 2015 2016. ئێمە لە یەکێتی گشتی جوتیارانی کوردستان داوا لە هاوپەیمانی نێودەوڵەتی و حکوومەتی فیدرال و نوێنەرانی کوردستان لە بەغدا و هەروەها پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم دەکەین هەوڵی جددی بدرێت بۆ ڕێگری لەم کار و کردەوانەی تیرۆریستان و حکوومەتی فیدرال و قەرەبووکردنەوەی جوتیارانی زەرمەند و چارەسەرکردنی شایستە داراییەکانیان. یەکێتی گشتی جوتیارانی کوردستان هەولێر 21 پێنجی 2009. ئێمە ئاگاداری ئەو پرسەیە نوێنەری ئێمە لە چەندین ڕۆژە یعنی لە ڕۆژانی ڕابردوو لەگەڵ لیژنەی کشتوکاری پەرلەمانی کوردستان و لیژنەی ناوچە جێناکۆکەکان کۆبوونەوەیان کردیا. ئێمەش مانجێک لەمەوبەر و ئێستا کەش یاداشتی خۆماندایە هەمان ئەو یاداشتەی ئێستا خوێنمانەوە دایتمانە لیژنەی کشتوکاری بۆ پێشتریش بە نووسراوی ڕسمی سەرجەم لایەنە پەیوەنددارەکانمان ئاگادار کردوتەوە بە پەرلەمانیشەوە. بەڵام بەداخەوە پەرلەمان تۆزێ دواکەوە لیژنەکان هەندێک لە کات و ساتی خۆی لیژنەکان پێ نەهاتن. بەڵێ یەکێتی گشتی جوتیاران ئاگادارە و ڕای یەکێتی جوتیاران وەرگیراوە و داواکاریەکانی یەکێتی گشتی جوتیارانیش لەناو ئەو داواکاریانەدایە کەوا لیژنەی کشتوکاری پەرلەمان پێشکەشی بە لایەنەکانی حکوومەتی عێراقی دەکات چ پەرلەمانی چ وەزارەتەکانی حکوومەتی عێراقی و هەوڵی دەدەن بەڕاستی من نەزاری سەرۆکی لیژنەکەەوە گوێبیستی بووم دەرێ هەوڵ دەدەین سەرۆکی حکوومەتی فیدرال دکتۆر عادل عەبدولمەهدی ببینین ئەگەر بواریان بۆ ڕەخسا. بەڵام بێگومان سەردانی وەزارەتی بازرگانی و سەردانی وەزارەتی کشتوکار و لە پەرلەمانی عێراق دەکەن ئەو کۆی ئەو گیر و گرفتانەی جوتیارانی هەرێم و ناوچە دابڕێناوەکان دەگەێنە پەرلەمانی عێراق.